بەڵێ هەر سەبارەت بە ئەو چاکسازی و ئەو پێداویستیانەی کە خوێندکاران داوایان کردبوو کە بۆیان دابین بکرێ بە تایبەت بۆ بەشە ناوخۆییەکانیان سەبارەت بۆی کە گەیشتووە بەکوێ کارەکانیان و پاڵپشتی و هاوکاریەکان لە چاستێکدای ئێستا بێگومان کە لەلایەن خودی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانیەوە پشتیوانی کراون لەگەڵ بەڕێز زانعالی خوێندکاری زانکۆی سلێمانی گفتوگۆ دەکەم هاوکات جەنابی شانێکێکن لەوانەی کە لەو لیژنەیەدان کە پێک هێنراوە بۆ چاکسازی و پێداویستیەکان کاکزانە سپاس بۆ ئامادەبوونەت بە خێرهاتی پێم بڵێ لە ئێستادا کارەکان گەیشتۆ بەکوێ ئەو داواکاریانەی کە ئێوە هەچان بۆ لیژنەیەک پێک هێنرا کارەکانی بەکوێ گەیشتووە پێشەکی دەستخۆشی لێ یەکەم لەسەر ڕاستپاردەی جەنابی کاک بافڵ تاڵەبانی لیژنەیەک لە مەکتەبی دارایی یەکێتی نیشتمانی کوردستان پێکهاتووە هەم خۆمێک یەک ئەندامێکم لەو لیژنەیە لە هەفتەی ڕابردووە دەستمان کردو بە هەڵسانگاندن بۆ بەشە ناوخۆیەکان هەر سێ بەشە ناوخۆیەکانی کەمپی ناوشار قلیاسان و ئەوا عفوم بکە بەشە ناوخۆیەکانی قلیاسان کەمپی ناوشار و پۆلۆتەکنیک لە هەفتەی پێشوەمە دەستمان کرد بە هەڵسانگاندن بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کە لە داخلیەکان چی پێویستە بکردرێت هەمووی بە قایمەی حاضر کراوە و دراوە بە لیژنەی مەکتەبی دارایی و من خۆم بە بەردەوامی لەگەڵ لیژنەکەیە لە گفتوگۆیە خۆم بە بەردەوامی لەگەڵیان ئاگەڕێم ئەمڕۆ چوونە ناو بازار پێداویستەکانمان بەشێکی کڕیوە هەر ئەمڕۆ ئەو بەشە پێداویستانی کە کڕیمان گواستمانەوە بۆ بەشە ناخۆیەکانی قلیاسان پێداویستیانە چی بوو بەڵێ ئەوەی ئەمڕۆ کڕیمانە بەڵێ ئەمڕۆ تقریبا 30 تۆپ فەرش و کومبارمان کڕیوە تقریبا 3600 متر سا غەسالەمان کڕیوە و 50 باخشمان کڕیوە دابەشمان کردو بەسەر بەشە ناوخۆیەکانی قلیاسان و ئەوڵ ئەمە بەردەوامە بێت ئێمە تقریبا هەڵسەنگاندنمان بە اون بەشە ناوخۆیەکان کردووە بەیانی جاچین بەشێکی تر لە پێداویستەکان نەکڕین و بۆ بەشە ناوخۆیەکانی کەمپی ناو شاریە گوازینەوە ئەمە بەردەوامە بێت لە ڕۆژانی داهاتووشا بەردەوامێت تا سەرجەم پێداویستەکان پڕەکەینەوە چ پێداویستێکی دیکەمەوە بەڵێ ئەم پێداویستیانە زۆر یعنی ئێمە ئێستا کە من ئەڵێم 100 باخمان کڕیوە یان ئەوەن 50 غەسالەمان کڕیوە زۆر زیاترمان پێویستە بەڵام ئێمە بە هەنگاو جێبەجێیان نەکەین ئێمە ناتوانین لە ئێستا بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ هەموو پێداویستەکان پڕکەینەوە ئێمە بە بەردەوامی لەگەڵ لیژنەی دارایی مەکتەبی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە بەردەوام مناقەشەیەوەکەین کە هەنگاو بە هەنگاو توانین ئەم پێداویستیانە پڕکەینەوە باشە ئەم پێداویستانەی کە ئاماژەت پێدا ئەمانە هەر دابین نەکراوە حکوومەت دابینی نەکردووە خۆی بەکەڵکی ئەوە نەدات کە سوودی لێ ببینن طبعا هەندێک پێداویستەکان بە جەناب ئاماژە پێدا بەکەڵکی بەکارهێنان نەماوە و هەندێکیشیانی تر هەر نەقسی هەبوو ینی نمونە هەندێک پێداویستەکان کە ئێمە لەگەڵ مدیریەتی بەشە ناوخۆیەکان قسەمان کردو پێویستیان پێی بووە و منەمێ باسی خاڵەکانی کەس بۆکەم ئێمە لەگەڵ مدیریەتی سەحا قسەم کردووە لەم هەفتەی پێشوە لە ڕۆژێکا بوو دکتۆر سەباح مدیری سەحا تەلەفۆنی بۆ کردم چیتان پێویستە با بۆتانی جێبەجێکەین تە قەرارمان ناوە کە لە هەفتەی داهاتووەوە تیمێک لە مدیریەتی سەحا یا هەڵسانگن بۆ بەشە ناوخۆیەکانەکات بۆ دابینکردنی دوو مکەیتان دروستی بۆ بەشە ناوخۆیەکانی کەمپی ناوشار و هەر هەفتەی پێشوو بوو لایەن کۆمپانیای ئایکی و بانکێش کراین کە بۆ هەڵسەنگاندنی بەشە ناوخۆیەکان بە خۆشحاڵی ئەوانیش تیمێکیان دروست کردو لە بەیانی ئەو تیمەی هەڵسەنگاندن بۆ بەشە ناوخۆیەکانەکات بۆ دابینکردنی خەتی ئایکی بۆ سەرجەم بەشە ناوخۆیەکانی ناوشاری سلێمانی طبعا ئەوان سەرەتاو یا هەندێک کێشەی تەکنیکیمان هەیە لەوانەیە دابینکردنی هێڵی ئینتەرنێت ماوەیەکی پێ بچێت بەڵام لە بەیانی و تیمەکە دەسەکات بە ئیش ئیتر لەم چەند ڕۆژەیە هەر بینایە گیان دوو بیناش خەتی ئینتەرنێتی بۆ دابین کرێت بۆ ئێمە هەر زۆرە ئێمە هەدەفمانە ئیتر لەم هەفتەوە دەست بکرێت بە ئیش شکێکم بۆی خوێنکار بزانێت کە جوڵەیە لە چاکسازەکانی کاک بافڵ کە بەڵێم و جێبەجێ بکرێت بەدیکراوە زۆر باشە ئەوەی کە گرنگە بۆ بەشە ناوخۆیەکان وە گاماژەش پێدا هەندێکی دەستی پێکراوە ئەمڕۆیەوە بەشێک لە پێداویستیەکانتان کڕیوە بەڵام لە ئێستا خوێندکارەکان دەتوان بچنەوە بەشە ناوخۆیەکان بەڵێ ئێمە لەگەڵ سەرۆکاتی زانکۆی سلێمانی تەسدیقمان هەیە کە دابینکردنی ئەم پێداویستیانە بۆ بەشە ناوخۆیەکان بە شێوازێک بێت کە ڕێ لەمانەوەی خوێندکار نەگرێت لە بەشە ناوخۆیەکانە ئەمە هەدەفی سەرەکیمانە و سوپاسەوە دکتۆر پێشرە و یاریدەری سەرۆکی زانکۆ و تەنسیقمان هەیە لەگەڵ ئێوە هاوکاری جدیمانە بۆ مەبەستە ئێمە وەک پێم وتی یعنی ئێستا ئەمە بە شێوازێکیش بکەین لەگەڵ مەکتەبی داراییشە لە گفتوگۆیان کە دابینکردنی ئەم پێداویستانە بە جۆرێک بێت کە ڕێ نەگرێت لەمانەی خوێندکار لە بەشە ناوخۆیەکان باشە کاکزانە قۆناغەکانی دواتر چییە چ بەڵێنێکی دیکە هەیە و کاری لەسەر دەکەن چی پێویستیەکی ترماوە بەڵێ وەک پێم وتی ئەم پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە بۆ پڕکردنی پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان هەمووی کراوە بە قایمە و دراوە بە لیژنەی مەکتەبی دارایی نخۆشم وەکو مڕاقەبەت چاودێرم لەگەڵ لیژنەکەیە دایمە بۆ هەموو جوڵەیەک لەگەڵیانە بەشدارم پێداویستەکان زۆرن وەک پێم وستی بەڵام هەنگاو بە هەنگاو جێبەجێکرێ ئێمە ناتوانین لە ڕۆژێک و دوو ڕۆژە ئەم پێداویستیانە هەموو جێبەجێ بکەین باش
تا چەند گرنگ بوو کاکزانە ئەم پاڵپشتیکردنەی بەڕێز بافڵجال تاڵەبانی بۆ خوێندکاران بەگشتی لە دابینکردنی پێداویستیەکانیان ئەو داواکاریانی کە هەیەە ئەمە تا چەند بۆ ئێوە گرنگ بە تەشید پێویست بوو یعنی ئێمە ئەزانین کە داواکاری سەرەکی خۆپیشاندانەکان دەرماڵە بوو بەڵام من لە چاوپێکۆنەکەی پێشووتریشە باسم کردووە کە لە پاڵ داواکاری دەرماڵە کۆمەڵە داواکاری تر هەیە کە بوو بوونەهۆی تووڕەیی خوێنکار و بەم خۆپیشاندانە تەقیەوە ینی دەرماڵە هۆکارێک بوو بەڵام هۆکاری تری لە پشتەوە هەبوو کە خوێنکار ئەوە تووڕە بێت بە تایبەتی کەم و کوڕەکانی بەشە ناخۆیەکان ینی ئێمە لەگەڵ هەر بەرپرسی و هەر لایەنێکا کۆبوونەتەوە پێمان وتون کەم و کوڕی و نقطەی زوعفی زانکۆی سلێمانی بەشە ناخۆیەکانە پێویستی بە چارەسەرکردن هەیە مە خۆشحاڵی و کاک باوڵش ئامادەی نیشانداوە کە ئەوەندەی لە توانایدا بێت بێتە پێشەوە دەست پێشخەری کات بۆ هاوکاری بەشە ناوخۆیەکان تەنها بۆ بەشە ناوخۆیەکانی ناو شاری سلێمانی نییە وانە بۆ بەڵێ لە ئێستا ئێمە ئیشوکارەکان زیاتر لەسەر بەشە ناوخانی ناو شاری سلێمانیەکەین بەڵام قەرار وایە نوێنەری زانکۆ و پەیمانگەکانی دەرەوەی شاری سلێمانیش سەردانی بەڕێز کاک باوڵ بکەن و ئەوانیش پێداویستەکانیان بۆ فڕکرێتەوە باشە ئێوە بەردەوام لە هەماهەنگیدان کۆبوونەوەی دیکە ئەنجام بدەن بەڵێ ئێمە ئەم هەفتەی پێشوو بە بەردەوامی لە کۆبوونەوەی ئەبووین ئەم تیمەی مەکتەبی دارایی کۆمەڵە خوێنکار تیا ئەندامە کە بوونەتە نوێنەری زانکۆ و پەیمانگەکانی خۆیان ئێمە بە بەردەوامی لەگەڵ ئەم تیمەیە لە کۆبوونەوەیان چۆن بتوانانی پێداویستەکان بە زووترین کار بکەینەوە زۆر باشە زۆر سوپاس بەڕێز زانالی خوێندکاری زانکۆی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونەوە.